تاڵەبانی چی دەکات لە واشنگتن؟ گرنگترین ئەو دۆسیانە چین کە لە ئەمریکا تاوتوێی دەکات. ئەمریکا چی دەڵێت لەسەر سیاسەتی یەکێتی نوێ و ئیدارەدانی سنووری سلێمانی؟ بافڵ تاڵەبانی سەرۆکی یەکێتی بە سەردانێکی چەند ڕۆژە لە ئەمریکایە. سەرۆکی یەکێتی بە یاوەری دەرباز کۆسرەت ڕەسوڵ ئەندامی مەکتەبی سیاسی حیزبەکە لە واشنگتنی پایتەختی ئەمریکا بڕیارە لەگەڵ بەرپرسانی ئەمریکا کۆ ببنەوە. تیوار زانیاری پێشوەختەی هەبووە کە هەفتەی ڕابردوو دەبوو بافڵ تاڵەبانی سەردانی ئەمریکا بکات، بەڵام بە چەند هۆکارێک سەردانەکە دواخرا کە گرنگترینیان گۆڕینی کاتی دیدارەکانی بوو لەلایەن بەرپرسانی ئەمریکاوە. بەپێی زانیاریەکانی تیوار بڕیارە بافڵ تاڵەبانی چەند ڕۆژێک لە ئەمریکا بمێنێتەوە و لەگەڵ بەرپرسێکی وەزارەتی دەرەوەی ئەمریکا و لیژنەی کاروباری دەرەوەی کۆنگرس و دوو ناوەندی بیرکردنەوە و توێژینەوەی ئەمریکا لە واشنگتن کۆ ببنەوە. سەردانەکەی بافڵ تاڵەبانی بۆ واشنگتن لە کاتێکدایە کە پرسی هەڵبژارنەکانی هەرێم گرنگترین پرسی سەرمێزی دانوستانەکانە لە هەرێم و بەغدا و تارانیش. سەرچاوەیەکی باڵای ئاگادار بە تیواری ڕاگەیان سەردانەکەی بافڵ تاڵەبانی بۆ رووسیا نیگەرانی لای بەرپرسانی ئەمریکا دروست کردووە، بۆیە ئەمریکیەکان دەیانەوێت بۆ پاراستنی هاوسەنگی هێز و استراتیژی خۆیان ڕێگە نەدەن سیاسەت و وەبەرهێنانی رووسی لە هەرێم بەتایبەت لە سنووری سلێمانی هەژمون دروست بکات. بۆیە یەکێک لەو پرسانەی بەرپرسانی ئەمریکا لەگەڵ بافڵ تاڵەبانی باسی دەکەن پرسی غازی سروشتی و وەبەرهێنانی کۆمپانیا بیانیەکانە لەو بوارەدا. ئەمریکا ڕێگا نادات وەبەرهێنانی رووسی دەست بخاتە ناو کەرتی غازی سروشتی هەرێمەوە، چونکە غاز و وزە پرسێکی استراتیژین لای سیاسەتی دەرەوەی ئەمریکا و هەروە ئاسان دەستبەرداری نابن. هەروەها و سەرچاوەیە دەشڵێت جگە لە پرسی غاز ئەمریکا تێبینی زۆری لەسەر سیاسەتی یەکێتی هەیە، بەتایبەت دوای بوون بە سەرۆکی بافڵ تاڵەبانی و پێی وایە سیاسەتی ئەو حیزبە ئێستا بە تەواوی لەژێر کاریگەری ئێراندایە و زۆر زیاتر لە جاران لە ئێران نزیک بۆتەوە و لە بەغداش لەگەڵ هێزە ویلاییەکانی ئێران سیاسەتی ڕۆژانەیان هەڵدەسوڕێنن. بەپێی زانیاریەکانیش چەند جارێک برێت مەگۆرد ڕێخەری کۆشکی سپی بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقا ئەو هۆشداریەی لە ڕێگەی قوباس تاڵەبانیەوە گەیاندووە با یەکێتی کە ئەمریکا نایەوێت پەیوەندی یەکێتی لەگەڵ ئێران لەسەر حسابی تێکدانی باڵانسی هێز لە ناوچەکە بێت، چونکە کار لە متمانە و هەماهەنگی نێوانیان دەکات. بەپێی زانیاریەکان پرسی هەڵبژارنەکانی هەرێم و ڕێکەوتن لەسەر بودجە لەگەڵ بەغداش یەکێکی تر دەبن لەو دۆسیانە. سەبارەت بە ڕێکەوتنی هەرێم و بەغدا ئەمریکا بەردەوام جەخل لە ڕێکەوتنی هەردوولا دەکاتەوە و فشاریش دەکات و پێی وایە ئەو ڕێکەوتنە خزمەتی سەقامگیری دەکات. سەرچاوەیەک لە بەغداوە بە تیواری ڕاگەیان ئەمریکا پرسی هەڵبژارنەکانیشی سپاردووە با باڵوێزەکەی لە بەغدا و لە ڕێگای ئەوەوە لە بەغدا دەیەوێت دۆسیەی هەڵبژارنی پەرلەمانی کوردستان بەپێی ڕێکەوتنی لایەنەکان و بەشداری پارتی یەکلایی بکرێتەوە و بڕیاری لەسەر بدرێت. جیا لەوەش لەگەڵ بافڵ تاڵەبانی ئەو پرسەش باس دەکرێت.